کۆچەریەکان بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان گەرمێن و کوێستان دەکەن. لە ئێستادا بەهۆی گەرمبوونی ناوچە دەشتاییەکان ڕوو لە ناوچە کوێستانەکان دەکەن و ئاژەڵەکانیان دەگەێنە ناوچە بەفرینەکان. ئەمە ڕەوەندین لە دەشتی هەریرێ ڕادێن ئەچینە شوێستانێ چێرەشینێ و بەو کاری مژغولین یا شۆری مەرداری ئەنی ژیانین لەسەر مەرداریە. ژانی کۆچەری وەڵای ئێمە لە گەرمیانی ژێردی دەچین بۆ شوێستانەکانی سەرۆزیاتری شیمە بە پێ دەڕۆین و لەگەڵ مەڕی دەڕۆین و لەوە شوێستانانی سەرەوە بەرەوە سوودی لەوە دین ئەوە باری ئەو لەگەڵ مەڕیدا دەبێت ئەو ئەرزاقی لێدەنین وشژێ دەچین زە لەبەر هەندێس ئەو سوودەی هەیەلومان لە دەشتی هەریرێتین لە بخەتاچێ لە شینێتین تەسیدەکە ڕائەچین تەسیدەکە ڕائەچین ژانێکی زۆر خۆشە لەناو بافرێ دەگەوزلینین زۆر خۆشە زستان ناشەچینەوە داشتێ هەریرێ هاوی ناشەچینە خەتێکی لە شینێ نا بافرێ یانی زۆر ژانێکی خۆش دەستەر ئەبین لەوەتە لە حملێ خۆ ئەمن هەر هۆ ڕەوان بووینمە لە حملێ خۆ ئەمن هۆ ڕەوان بووینمە. مام حسێن ناوخۆش ماوەی 5 ڕۆژە بەڕێوە بووە تاوەکو گەیشتۆتە گوندی کەژەک. لە ئێستادا سەرقاڵی دانانی ڕەشماڵەکەیەتی بۆ ئەوەی لە ژێری بەحەسێنەوە و ماڵیان لەژێر ئەم ڕەشماڵەدا بنێن. ڕەشمارێ هەرەداین ڕەوەندین هاوینە چینە چێ لە شینی پایزێش سەرێ مانگانۆ تێنۆ خوارێ ئەچینۆ دەشتە هەریری ناوە لە زەحمەت یەسانە بەرێ هاوڕۆ گەرمە چەند ڕۆژە هاتینە وەلا هاوڕۆ دە ڕۆژە هاتینە وەتێوەتێ ئەمە لە بن ئەو ڕەشمارەی ئەژین ئیلا زستانانە بێ زستانە گوندێ ئەچینۆ گوندێ نووسن و خواردن و وازیلەوەی خۆشتر نابیلۆ هاوینێ بەس لەو زستانێ سیاتە هەموو مارێ لە بندانێن حیسان لە بنەنون و مێوانن تێن و مامۆ چێکەنە چینمە ڕێدەوەشین و چیمە ڕندە و تینینەوە ئەکەینە پەریشەکە ئالۆری کۆرینەوە ئەکەینە لۆر ئەنجشتەپی ئاماشێژینین. کۆچەریەکان بە چەند قۆناغێک دەگەنە شوێنی مەبەست وەک خۆیان دەڵێن 7 ڕۆژ بەڕێگاوە دەبن تاوەکو دەگەنە کوێستانەکان. ئەمساڵ بەهۆی بارانبارینی زۆر و بوونی لە وەرگایەکی باش کۆچەریەکان ئاماژە بەوە دەدەن کەوا ئەمساڵ بەرهەمی ئاژەڵیان زۆرە. ژیان سەختە پێویستی بە هەوڵ و کۆشش هەیە. ڕەوەندەکان ڕێگایەکی دوور ئەبرن چەندین قۆناغ ئەبرن تاوەکو بە کوێستانەکان ئەگەن بۆ ئەوەی ئاژەڵەکانیان لە لەوەرگایەکی خۆشدا بلەوەڕێن و بەرهەمێکی باشیان دەست بکەوێت. کۆچی هاوینە و زستانە ئەکەن تاوەکو بە ئامانجەکانیان ئەگەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.